خۆشەویستان لەگەڵ هاوکارم سەحەرا کێشەشکانی گوێزمان هەبوو من پێم وابێ دوو دانە بەیە کابکێشی یعنی ئاوا بەیە کابی کێشین ئەیدە تا ئەنجا خۆشەویستانەوە دکتۆر فەخرەدین مستەفا بەڕێزان پسپۆڕی بەرەمێنانی میوان ئەمڕۆ لەلامانن باسی گوێزەکەین گوێزی سەوز بە تایبەتی تر ئەم وەرزە وەرزی شەنێرکردن و لێکردنەوە و تەکاندنی گوێزە بەخوا سەحەر کردومەتەوە گوێزەکە بەڵام بۆچی لێ نابێتەوە ئەویان نازانم ترسم نوێ گشتکەی نەبینەوە دانێکی ترە هێنین دوای بە قسەکەی دکتۆر فەخرەدین بەیەکەوە کردومەتەوە بەڵام بالەوە گەڕی باسیەکەی چۆن گوێزی باش بناسیینەوە و ئاوا ئیتر ئەم تێکڵە سەوزی پێوەیە بزانین بە قەبارەکەی گەورە بێت چوو بێ ڕەش ئەبێتەوە وشکە بێتەوە دوچار چۆن بزانین ناوی ئەم گوێزە پڕاپڕ نییە سوودەکانی چین بەگشتی و ئێستاش وەرزی لێکردنەوە و با بڵێن دارکوتینی پێڵەن دارکوتانی پێڵەن لە هەندێک شوێن شەنەرکردنی پێڵەن شەنەرە و کەسی کە پێما بێت دارەکەی پێیە و ئەی تەکێنە پێڵەن شەنێرکرد تەکانەکە پێڵەن ئەو کەسێ بۆ کە ساڵن شەنێر اینجا ئێستا لە هەورامان لە هەندێک کات لە یەکینەوە دەست بە لێکردنەوەکەن هەندێک جار پانزەینەوە هەندێک جار یەکیدا بەپی گۆڕانی ژینگە و ساڵ لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر دەگۆڕێ فیچەرێک ئامادەیە بابی بینین دواتە لەگەڵ دکتۆر فەخرەدین قسەی زیاتر لەسەرم باراکەی بزانین لە هەورامان ئەوان چۆن چۆنی ئەم کاراکەن جامێ لەسەر شاشای بینن شەنێرکردنە وەکو ئەم بەڕێزانی کە لە باسیەکەن با گوێبیستی بمزایم ئەوان ئەڵەن چی لەسەر مەسەلەی بۆتەوێڵە بەخوار ژن چاکە گوێزی هاودەوە پیریمانەوە بۆ ڕێەکە یعنی ئیتر ئەمە شتێک نییە لە وەشان نوێ ئەم گوێستەکان و چتیچە چ شتێکە وەکو جەژن وەکو هین ئەو ڕۆژە ئیتر خەیرە هەر کەسێ بێوە و مەملەکەتا هەشێ لەو چتە بخوا کەمە و زۆرە هەخوارە بێداڵێ ڕۆژیار و بە حەسێوی سێمان هامین تەواوە بێ بەڵام بە حەسێوی لەیلاق بیسویەکی مانگ هاوین تەواوە بێ ئیتر لە پانزەینەوە بنوارڕە ئەم گوێزە بۆ خۆی کە کوتاوە زەویا پاکەوێ مەژگەکەی قڕاو نابێ مەژگەکەی ناپوچێتەوە تێغەی بەس لەوێ بەربیتەکێنە مەژگەکەی ئەپوچێتەوە شانگەرەکەڵ وەزێ ئەم بنە گوێزەوە تەکێنێ ئەو بنیچە نێزیکە ئەوەتە ئەم دوو بنە تەکێنە چوو بۆ بنی ژوورن ساحێ باخەکە ئەمە کۆکاتەوە اینجا بێژین کە کۆ کریاوە ئێوارە سێوەر لار بووە ئیتر بێژین وەختی دەست هەڵگرتنە ساحەوی باخەکە خۆی و مناڵێکی و ئەگەڕێ چ گوێزێت بێ ئەیوە ئیتر لێولا وەکو ئیستە نەوە من مناڵەکانی خۆ من گوێز بۆ نونەوە نەر بۆ خۆمە ئیتر من کوڕی ماڵی ئەم چووە ماڵی ئەو چووە خەڵک چووە سەیاریان هەر ساغە هەمە کەس گوێزی چنیە سۆ ئەچی شارۆکە دێرکە بۆ خۆی وە ئیتری وایە بووە دووەسی شارۆکدەی وایە بووە پێنجی کردێ ئیتر کاورای ساحێ ماڵیش بەخوایەکی دووە سێگەس چوارگەسی کردگەسە تۆشەرەکەیان ئێوارە زۆرێکە لە سەیتر خۆشە ینی ماو مناڵ کۆوێتەوە ئۆین بێژینەوەی ڕەفیق وە مناڵ وین کۆوێتەوە پێمان خۆشە و حەزەکەین ماو مناڵ کوڕ و کەنیشکمان نەدووی وە سەیرانی شانگەرەی تەکێنێ و ئەو بنێنە تەکێنێ تۆ ئەچێتە بنی ئەولان تۆ ئەمە کۆکەیتۆ کۆیەکەیتۆ دوای کە کۆ کردۆ پاشارۆیەکەی شارۆیەکەی ئیتر پاکیەکەی ئیتر مناڵەوەین حەزی لێیەکەن تێن خوان پێوە مەشغوڵەکەن و وینەکەن وەچین بۆ باخ و وینەکەین ئیتر ئێمەی پێمان خۆشە و ئێمەش دێن و بەخوا ئیمساڵ هەر دێرە وینە و حەزەکەین هەرکە ها بەشی بگەین لەو گوێزە بەشی بگەین تر هاچی هەست
لەبەر ئەوە شتێنەوە خەڵک تۆی نێت وڵای هەموو کەسێ ناتوانێت بێتە شەنێر ئینی وایە حەزی لێتی بەڵام مەترسی زۆرە ناتوانێت ئیشەکەی پێ ناکرێت سیفاتەکانی شەنەر ئەوەیە بێ لەش ساغ بێ توانای بینین باش بێ ترسی نەبێ ینی تۆ جاری وایە چی بە هەنێ گوێزە نابێت نیوەی تەکێ و نیوەی جێ بەجێ بێڵی ئەبێ ڕۆشتی سەر گوێزەکان و لاقەکان بە تەواوەتی بتەکێنی شەنێر دووسێ داری پێویستە بەلایانی کەمەوەیان 4 متر بێ یان 5 متر بێ ئەگەر 6 متریش پێ بێ هەر باشترە بۆ لەقانێک کە هەنێ گوێزێ تەمەنیان کردووە لەقەکانی ڕۆشتە بۆ ئەو لەقانە 6 متر و 5 متر پێویستە کاتێک کە تۆ شەنێکە کڕی ئەگەر تەڕ بوو ئەبێ بیخێتە ژێری چەند بلۆکێک بۆ ئەوی ڕاست بێتە چونکە لارە بێ لە کاتی ئیشکردنە ئەگەر وشتیش بوو کڕی هەر لارە ئەبێت دیسان بیخێتە ژێر بلۆک ئاوڕشێنی کەیت چەند ڕۆژێک تاوەکو بێتە تایم و ڕێک بێت چونکە بە شەنی لار ئیش ناکرێت ڕاستێک شەنێریکردن ئیشێکی زۆر قورسە زۆر ترسناکە بەڕاستی قورسترین ئیشەکە یەکێک بتوانێت بیکات چونکە ئەبێ ترسناکترین شت لە ئیشەکە ئەوەیە خۆ بە لەقێکی وشک بگریا قاچقێتە سەر لەقێکی وشک ئەمە شتێکی ترسناکە لە شەنێری کاتی پاییزە ئەگەر زانیمان ڕەشەبا بوو ئەگەر ڕەشەباکەی تن بوو ئەو شوێنەی کە تیا وەساوینیان دانیشتوین خۆمان بە لەقێکی تنەوە گرین ئەگەر ڕەشەباکەیشی ئاسایی بوو ئەتوانین ئیشی خۆمان بکەین ئاواسین تا ڕەشەباکە نەمێنێ چونکە لە کاتی ڕەشەبا لەقەکانی هاریەکان گوێزەکان دیارنی بۆ هەیە و کاتەکە تۆ ئیش بکەی لە کاتی ڕەشەبا گوێزەکانی هاری بکەن ئەو کاتە گوێزەکان جێ هێڵی تریشەکە بۆ ناگرێت بۆستان ینی وەسان باشترین شتەکە بی بینیمانە و فیچەرە جوانە چۆنە خانەوادەیە سەرقاڵی تەکاندنی گوێز بوون و وەکو ناویش ناوێکی خۆشە شەنێر وانە ماناکەشی تلەوە ئەو کەسانیگە کە بەنیازم ناوی مناڵەکانیان بنێن شەنێرێکێک لە ناوە جوانەکان کە ئەو کەسی کە گوێز دەتەکێنێ وای پێڵەن خۆشەویستان باسی سوودەکانی گوێز دەکەین بە تایبەتی بە سەوزی چۆن گوێزی باش و ساغ جیا بکەینەوە لە گوێزەکە خراپ بووە چۆن بزانین ناوەوەی کاکڵەکەی پڕە تامەکی خۆشە جیاوازی گوێزی کوردی لەگەڵ ئەو گوێزانی کە لە بازاردا هەیە چین لە وڵاتانی ترەوە هەندێک گوێزدا هاوردە ئەکرا ئەمانە چۆن بزانین تامەکەی یەکشتن جیاوازن سوودەکانن یەکشتن یان جیاوازن چۆن گوێزی سەوز پاک بکەین و دەستمان ڕەش نەبێ مانە کۆمەڵی بابەتی تر هەیە باسیکەین وانە دکتۆر فەخریدی مستەفا بەڕێزان پسپۆری بەرەمێنانی میوە بە سپاس ئەمڕۆ لە لامانە کە بۆ خۆشی دەستیشی ڕەش بووە بزانم دوێنێ کاتێک من پەیوەندی پێوە کردو باسێکاڵە ئەو کاتە سەرقاڵی لێکردنەوەی گوێز بووم دکتۆر یان بەخێر بێت زۆر زۆر سپاس ناو دەستیشە ڕەش بووە وانێ دکتۆر بەس خۆشە وانە ئەو کاتی لە ناو دارگوێزەکانی کەشێکی تری هەیە باشە دکتۆر گوێز بە سەوزی لێکرێتەوە دواتر وشکە کرێتەوە یان خۆی بەدارەکەەوە لێ گەڕی وشک بێتەوە اینجا لێکیتەوە خۆی گوێزیش وەکو بستە ئەتوانرێ بڵێن بە سەوزیش ئەخورێت باشە بەڵام بۆ ئەوەی کەواتۆ بەرهەم بهێنی و گوێزەکە بهێڵیتەوە ئەبێ بەدارەکەەوە بگاتە قۆناغێک کەوا توێکڵەکەی قلیش ببێت کە درزی برد توێکڵە سەوزەکەی ئەو کاتە وەختی لێکردەوەیە بەڵام ئێستا کەش و هەواکە وای لێ هاتووە پلەی گەرما بەرز بووەتەوە بەدارەکەەوە بمێنێتەوە ڕەنگەکەی سوور و مەیلە و ڕەژ ئەبێت کاکڵەکەی لەبەر ئەوە جاری وایە پەنا ئەبرێتە بەر ئەوەی کەوا زوو لێ بکرێتەوە دا ئەندرێ لە ناو گوێنیەکە لە ناو شوێنەکە کە هەتاو لێ نا شوێنەکەی گەرم نەبێت چەند ڕۆژە دوایی کە توێکڵەکەی تۆزە سیز دەبێت بە چقۆیەک لێ ئەکرێتەوە بە ئاسانی ئەو کاتە کاکڵەکەی سەوز و جوانە بێت بەڵام ئەگەر تۆ بپرسی گوێزی سەوز سوودەکەی زۆرترە یاوەکو گوێزێک کەوا پێگەیشت بێت طبعا هەر یەکە لە قۆناغێکە خەسڵەتی تایبەتی خۆی هەیە کاتێکە گوێزی سەوز ئەخۆین نسبەتی ئەو جە ئۆکسیدانەی و موادی فێنۆلی کە تایەتی زۆرە واتە سوودێکی زۆرتری هەیە کاتێک لە قۆناغی سەوزی ئێستا و پێش ماوەیەک کە بە سەوزی ئەخورێ ئەو جە ئۆکسیدانەی زۆرە و کاتێکە ئەمێنێتەوە بەدارەکەەوە ڕێژەی ڕۆنی تیا زۆرە بێ و کانزاکانیشی تیا زۆرە بێ بەڵام لە هەمووی گرنگتر
نیعمەتێکە کە خوا داوێتی تەماشا ئەەکەی لەو میوانەیە کەوا ڕێژەی پرۆتینی زۆرە لە سا 16 بۆ لە سا 7 پرۆتینی تایە ڕۆنەکەی لە سا 65 بۆ لە سا 66 ڕۆنە و نسبەتی شەکری نزیکەی لە سا 12 بۆ لە سا 13 ئەبێ و گەلێک ڤیتامین و کانزای تایە بە تایبەتی شتێکی گرنگ ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 تایە کە ئەمە تەنها لە ماسییا هەیە زۆر جار من ئەڵێم کاری خوایانی بە شێوەیە کە تەماشاەکەی ماسی لە دەریاکانە هەیە ئێمە لەسەر شاخەکان گوێزمان هەیە گوێزەکە عینەن مادەی ئەم ماسیە ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 تایە کەوا کاریگەریەکی زۆری هەیە بۆ کەمکردنەوەی چەوری خراپ و زیادکردنی چەوری باشەکان و ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا دڵ و بۆڕیەکانی خوێن بە شێوەیەکی ڕێک و پێک ئیش بکەن. دکتۆر ئەمە لە گوێزی فەریکە گوێزی تەڕا هەیە یان لە گوێزە وشکراوەکەشە هەر هەیە؟ ئەنەوە ئۆک باسم کرد طبعاً لە گوێزە وشکەکەشە هەمووی هەیە بەڵام هەندێک مەوادی لە پێشەوە زۆرترە وەکو جە ئۆکسیدەکان بە سەوزی زۆرترە بەڵام کانزاکان و مەوادەکانی تر هەمووی قیمەتی غیزایی تەواو هەیە و بەسوودە. یعنی ئەکرێت گوێز ئەوە هەڵبگیرێت بۆ نمونە دکتۆر هەروە لێ بکرێتەوە بە فەریکی بیخەتە ناو منجەمێدەوە تێک ناچێت؟ خۆی کاکڵەکەی ئەتوانی بیخەیت بەس توێک لە سەوزەکەی خراپە بێت ئەگەر ناو فرێزەرا بێت بەس کاکڵەکە بە بڵێن بە فرێشی ئەتوانی هەڵی گریماوەیەک لە ناو فرێزەرا ئەمێنێتەوە بەڵام خۆی یعنی نیعمەتێکە ئەگەر تۆ گوشکی بکەیتەوە ڕێژەی بڵێن شیەکەی بگاتە لە سا 6 تیا بێت بۆ ماوەی ساڵێک 2 ساڵ ئەتوانی هەڵی گری بمێنێتەوە. دکتۆر ئەو گوێزی کە لەتمان کرد هەنشکانمان لەگەڵ هاوکارم سەحرا بە جۆرە ناوەکەی زۆر ماشەڵا پڕ و جوانە. چۆن بزانین ئەم گوێزانە ئاوا بەڕواڵەت کە سەیریان بکەین بزانین ناوی ئاوا پڕ و جوانن هەموو گوێزێک بە قەبارە ئیزانی بە هەندێک گوێزە بینی گەورەترە هەندێکی بچووکترە هەندێک جار وایە ئاوا کێشێکەی ئەڵێ بەخوا ئەم گوێزە قورسە لەواچە ناوەکەشی پڕ بێ ئەمانە دەوریان هەیە یان چیتر ڕۆڵی هەیە لەوەی کە بزانین؟ خۆی دائما تەماشایکی ئەگەر بە سەوزی لێ بکرێتەوە حەجمی گەورە بێت وەزنی هەبێت و شکل و شێوەیەکی جوانی هەبێ مانای وایە گوێزێکی جوانە بەڵام زۆر جارێمە گوێزمانەیە گوێز بە ناڕەحەت ئەشکێ و هەیە بە ئاسانی هیوا هەیە ئەگەر بە فەریکەی لێ بکەیتەوە هەر چەقۆکە بخەرە ناو ڕاستی ئەو شوێنەیەکەوە بە دارەکەەوە بەستراوە یەکسەر ئەبێ بە دوولەت هیوا هەیە لەوانەیە بە زەحمەت لێ بکرێتەوە بەڵام بە سەوزی ئەگەر شێوە و شکلی جوان بوو مانای وا شتێکی باش بەڵام لە هەمووی گرنگتر ئێمە دائما محاولە بکەین لە گوێزی وشک و لە فەریکە گوێزیشا ئاگامان لەوە بێت کە ڕووی پێوە نەبێت زوو کە ڕوو ئەچێتە ناوە لە هەردووکیانە بە تایبەتی لەو شوێنانەی کە شێ هەبێ و خەتەرە بۆ تەندروستی لەش بە تایبەتی کە ڕووی ئەسپەرجەڵات ژەهری ئەفلاتۆکسین دروست دەکا کە زۆربەی تۆژینەوەکان باز لەوە ئەکا ئەگەر لە 2 ملیار بەشای لە ملیارێک بەشا 2 بەشی تیا بێت خەتەرە تەماشاکەی زۆر ئابێ ئاگامان لەوە بێت دوور بێت لە کەڕوو لە نەخۆشیەکان. چی ئەکا لە گوێزەکە ئەم کەڕوە؟ ئەم کەڕوە طبعاً ئەچێتە سەر توێکڵەکەی بە توێک لە سەوزەکەەوە لە بینی توێک لە سەوزەکە و توێک لە سوپیەکە ئەمێنێتەوە جاری وایە ئەچێتە ناو کاکڵەکەەوە ئیتر بۆ خۆی لەوێت تەشەنە ئەکا کە ئەیکەیتەوە جاری وایە گوێزەیە ڕەژە بێت دیارە ئاسارەکەی یا وەکو ڕەنگێکی سەوز دروست ئەکات یا وەکو پەڵەی سپی دروست ئەکا لەسەری لەو کاتانە مەفروزە ئێمە ئەو گوێزە بەکانەیەنین چونکە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەفلاتۆکسینە خەتەرە دروست بکات. مەبەستم لە پرسیارەکە دکتۆر ئەوە بوو ئێمە زۆر جار کاتێککە گوێز بە وشکراوەی کە ئەیکەینەوە ئەیشکێنین ئەبینین ناوەکەی بۆ نمونە لایەکی زیاتر ئەڵەی برژاوە یاخود بۆ نمونە هەنێک جار چۆن تاڵی جاڵجاڵوکە هەیە ئەڵەی ئەوە تەنراوە لە ناویە مەبەستم ئەمە نیشانەی کەڕوەکە یان ئەمە نیشانەی نەخۆشی ترە. ئێستا بمونەی ئەوەی کەوا پلەی گەرما بەرز بووتەوە جاری وایە گوێزەکە کە لە قۆناغی پێگەیشت نابێت ئەو بڵێن لایەی کەوا هەتاو لێ ئەدات وای لێ ئەکا
سووری ئەکات یاوەکو زۆر تەسیری تێبکات ڕەشی ئەکاتەوە جاری وایە پوچەڵی ئەکاتەوە تەماشاکە لایەکی پوچەڵە لایەکی کاکڵەی تەواوە هی گەرماکەیە ئەوە تا ڕادەیەک ئەوە خەتەر نییە بەڵام ئەگەر ئاساری نەخۆشی کەڕووی پێوە بوو باشتر وایە نەخوێ باشە دکتۆر ئەم گوێزە سەوزانیان فەریکانە کە لیانەکەیتەوە لە ناوە لە کاکڵەکەیە بەرگێکی تریشی هەیە بەڵێ ئەو بەرگەش لێ بکرێتەوە بۆ خواردن طبعا ئەو بەرگە کە بە دەور و پشتی کاکڵەکەیە ڕەنگێکی سپیە ئەوە شتێکی جوانە باشە وتمان جاری وایە لەوانەیە سوور ببێ جاری وایە ڕەژە بێ ئەو توێکڵە پارێزگاری لە کاکڵەکە ئەکات توێکڵێکە پارێزگاری لە کاکڵەکە ئەکات لە گۆڕانکاری ناوە نایەڵێ نەخۆشی بچێتە ناوە یعنی وەکو بڵێ پارێزگاریەکی تەواوی کاکڵەکەکە هەر بریندار بوون و خراپبوونێک لەو توێکڵا هەبێت ئەبێتە هۆی ئەوەی کاکڵەکە زوو خراپێت طبعا ئێمە بە فەریقەیی کە ئەو بەرگەی ئەخۆین تامێکی تاڵی تایە بۆچی چونکە مادەی فینۆلی تایە ئەم مادە فینۆلانە تامێکی تاڵی هەیە وەکو چۆن لە بەڕوا هەیە لە بینێکا لە گوێزەکە کە توێکڵەکەی لێ ئەەکەیتەوە ئەو تاڵیەی نامێنێ خۆی خاصیەتی ئەو تاڵیەکەوا لە ناو ئەو مادانەی کەتیایەتی ئەوەیەکەوە پارێزگاری لە کاکڵەکەی ناوەکات یەک شتی تر دکتۆریانی بینیمە لە هەندێک وڵاتی دراوسێ ئەم کاکڵەی بە فرێشی هەیە و لەناو ئاوادایان ناو بەتەبتی لە ئێران ئەمەم بینیوە لەناو ئاو هەندێک جار خوێواوادایان بۆ خواردن من جاربەجار ئەوە لە ئینتەرنێت دەگەڕێم دەربارەی گوێز ئەڵێ باشتر وایە گوێز بۆ یەکێکەوە مەعدەی گەدەی تەواو نەبێت شەو کاکڵەکە بکاتە ناو ئاوە بەیانی بیخوا چونکە هەندێک مادەی تایە ئەو مادانە لەگەڵ ئاوەکە ئەمێنێتەوە ئەو کاتە تووشی ناڕەحەتی ناکات لەبەر ئەوە ئەگەر بکرێ دایما بەنسبەت ئەوەی کەوا ئەخەیتە ناو ئاو طبعا لە ئێران کە تەماشایەکەین بۆچی دایانێ مەسەلەی جوانیە مەسەلە وەی لە ناو ئاوەکە کاکڵەکە وەکو خۆی ئامێنێتەوە وەکو بڵێ پوچەڵ نابێتەوە شکڵێکی جوانی ئاتێ و ئەمانە بەڵام غەرەزێکی شەیە ئەگەر تەماشایکەین دانانی لە ناو ئاوەکە گرنگە بۆ ئەوەی کەوا بە شەو دای بنین بەیانیان باشتر وایە گوێز بخورێ لەوەی کەوا ئێواران و شەو بێت باشتر وایە بەیانیان گوێز بخورێ ڕەنگە یەکێ پرسیار بکا بڵێ ڕۆژی چەند گوێز خۆم باشە چونکە زۆر خواردنی خراپە زۆربەی تۆژینەوەکان باز لەوە کەنەڵێن حەوت گوێز بۆ 10 گوێز ڕۆژی زەلامێک بیخوا بۆ سەحەتی باشە بەڵام لەوە زیاتر لەوانەیە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا قەڵەوی بکات چونکە لەو ڕێژا بخورێت لەو خاصیەتانەی کە باسم کرد دیسان ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا کێش دابەزێنێ و گرنگە بەنسبەت شتێکم خوێنەوە لە سەری ئەم شەو ئەڵێ ئەبێتە هۆی ئەوەی سەعاتی بایۆلۆجی لەش تەنزیم بکات گوێز کاکڵە وا ئەکات کەوا خەوێکی ئاسان با بەو کەسەی کەوا گوێز بەکار ئەهێنێ لەبەرەوە سوودی زۆرە گوێز هیوادارم هەمومان بتوانین بەکاری بێری و ئەو هەموو ناڕەحەتیە کە تەماشاکەی بە دارەکەەوە طبعا لای ئێمە بەو زەحمەتە لێکرێتەوە بۆ ئەم لە وڵاتانان بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی ئەو هەمووی وای لێ هاتووە لە تەکاندن و هەر بە هەمووی بە مەکینەیە و حەت لە گوێزەکەی لێ ئەکاتەوە بە ئەڕوا وەکو چۆن گەرم دەروێنەکە لەو سەر کاکڵەکەی دەرەکات بە حازریا وەکو گوێزەکە دائەنێ ئەمانە بەڵام لا ئێمە بەو هەموو ناڕەحەتی یعنی زەحمەتە هیوادارین لای خۆشمان دکتۆر زیاتر سوود لە تەکنۆلۆژیا وەربگیرێت بۆەوەی کە ئەوە نایتر جوتیاری ئێمەش هیلاک نەبێ با لێکردنەوەی گوێزە دکتۆر جاران ئەیانوت گوێزی کوردی بۆ نمونە وردە یاخود بۆ نمونە توێکڵەکەی ئەوەنە ئەستورە تۆ ناتوانانی بەدەست بیشتێنی بەڵام ئێستا ئەیبینی قەبارەی گەورەیە تەنانەت پێی ئەوترێت هەنێک جار کاغەزی هەنێک جار زۆر ئاسان بەدەستەشکێت ئەمانەت جۆری گوێزی کوردیە یان نا ئێستا تۆکەی لەوانێ گۆڕانکاری بەسەراهات بێت سەحەر خانم طبعا گوێز لە کوردستانە گوێزی باشمان هەیە وایە گوێزمان هەیە کەوا قەبارەکەی گەورەیە بە قەدەر هێلکەیەکە بێت
وەک گوێزی ژەیە بچووکە گوێزمانەیە توێکڵەکەی ئەوەندە باریکە قەلەپاچکە و ناوەکەی ئەخوا ئەوەن توێکڵەکەی بە ئاسانی ئەیبڕێ وەک گوێزی شمدیوە لە کوردستانە لای خۆمان لە هەورامان ئەوەندە توێکڵەکەی باریکە کاکڵەکە لە ناوە دەرەکەوێت طبعا بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستانە بە زانکۆش و بە وەزارەتی کشت و کاڵ نەگەیشتوونەتە حدێک بتوانین ئەم بەرهەمە پێش بخەین بە بۆنێ ئەوەی کەوا تۆزێک زەحمەتە ئیشی گوێز یعنی ئەتوانین ئێمە بڵێن سنفی وامان هەیە هەر خۆماڵی بە هێشوو گوێزەگرێ هێشوەکەی چواردە تاوەکو شانزەمە گوێزی خۆمانەوەکو ئەجنەبی هەمانە بەڵام گوێی پێ نادەین وای لێ هاتووەکەوە بە یەک کەس و دوو کەسیش ئەم ئیشە ناکرێت مەفروزە یعنی محاولە بکرێت کەوا ئەم گوێزەی کە خۆمان هەمانە وای لێ بکەین کەوا پێشی بخەین و طبعا ئەوەی کەوا لە دەرەوە ئەبیندێتەوە لە گوێنیەکانە ئەیهێن و لە بازارەکانە هەمویان یەکنەوەن بۆ چونکە متوربەیەکەن یەک چەشنیانەیە معلوم بەڵام لای ئێمە تێکەڵاوە گوێزی باشمانەیە گوێزی خراپمانەیە ئینجا سفتێکی کەشی هەیە ئەم درەختێک لە وەختی هەواڵەکردنە دەنکە هەڵاڵەی خراپ ئەچێتە سەر باشەکە وای لێ ئەکا لە گوێزێکا کە ئەیتەکێنی جاری وای بە دگمەن ڕێ بکەوێت سەڵ گوێز بۆ دەستکەوێ هەمویان وەکو یەک بن باشە هەمووی جیاوازی هەیە دکتۆر هەندێک وردە پرسیارمان ماوە لەسەرمەی درەختێکی گوێز ساڵانە بەرهەمەکەی چەندە بە ستاندارێک باسێن ئەگەر کەش و هەوا بیەڵێت و ئەزانین لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تریش گوێز تایبەتمەندی خۆی هەیە گوێزی هەورامان ناوێکە و هەمیشە لە کوردواریە کە ئێمە زۆر باسی منتیقی هەورامانەکەین گوێزمان دێتەوە خێڵوانە ئەچینە برادۆستیش لە برادۆست لەوێ هەر وەرزی کوتین یاندار کوتینە گوێز لێکردنەوەیە با ئەوانیش ببینین فیچەرێکی ئەیبینین و ئەگەڕێنەوە درێژە بە گفتوگۆکانمان نەدەین و کۆمەڵێک پرسیاری تر لەسەر گوێز دەکەین ئەو ئیشەش بە هەموو کەس ناکرێ چونکە ئیشەکی مەترسی زۆری تێدایە لەسەر جویز جار جار هەیە دەخزی یان پێتە خوشی تووشی بەربوونەوە بی ئەگەر هاتو بەرز ببیەوە یان تێکەتی دە جویزەکەی جار هەیە گیان لە دەست دەدە یان جێیەکت دەشتێ مەسەلەن ئیشەکە بە هەرەوە زیاب ئەگەر بە نەفەرەکی بی زۆر تاخیر دەبین ئەمە ئێستا سێ نەفەرین بە چۆلیشە چۆلی لەگەر خۆ دەبین دارێکی درێژ پێی دەگوترێت چۆل بە چۆلەکەی لە جویزی دەدەین ئەو بە سەو دارە بەرزانێکەوین و ئێرە دەڤەری برادۆستە ئێمە وەکو کاسبکاران و جوتیارانی دەڤەری برادۆست لێرە ساڵانە سەرقاڵین بە ئیشی گوێزدا کوتان و سماق ڕنین و هەنجیر ڕنین بەڵام ئەم ساڵ ئێمە وەکو ساڵان بەروبوومەکەمان باش نەبوو لەبەر زۆری حیلەت ئێمە ئەوڕۆ لە بەیانیەوە خەریچین بە گوێزدا کوتان گوێزەکە بەروبوومی باش بوو بەڵام بەداخەوە کرم زۆر لێیدا بوو
بەس ئەلانە گوێژەکەش نازانم ئاوی لە بنکەم بووە چییە وشی زاران بەرە ناگری دێنەخۆ بەری ئەم لە ئەمرێ خۆم هەتا 100,000 لێدا کوتایە ینی 100 بە ئەمری خۆ بە خۆم دا کوتایەوە نەبی بە کەسێکی ئەلانش مندارەکان دایکوتن ئەمن کەتیمە و مندارەکان دایکوتن باوەرە لە دکتۆرەکە وتیەوە بۆ دەست ئەو بەسەراتە تەبعیە بچێتە کەشەوە هەر لە جەوە چی ئێستا لە جوای داڵان خۆشەویستان ئەو بەسەراتی سا گێڕینەوە لەم بەشەیە بەڕاستی ئێمە زۆر کێشەیەوەمان هەیە کە گوێزی سەڵ چۆن پاککەی دە سوپلی خۆمان تێنین بەخوایستە دڵنیام هەزارها گوێزی تەرتیب زۆر کێشە هەر خەمیەوە تەفێر بکە چۆن پاککەی بەس چەقۆکە چەقۆی بەخوا چەقۆی قەسابیان بهێنانی نەک ئەمە تۆزە چەقۆکە گەورەیە خەینا دکتۆر گوێزێکی تر دکتۆر هەر ئازێت کێشی گوێزێکی ئەوڵی ماشەڵا زۆر جوان دەرێنێ ها دەسەکانە خۆش دکتۆر هەر ئازێت کێشی یەک لە سەرەتا و فێرمانکەیت ئەم شوێنەی کەوا بەدارەکەەوە بەسراوە ئەمە ئاوا ئەبڕی پاچەکەیتەوە دیارە ئەو شوێنە چقۆکەکەڵا چەقۆکە ئەوە نییە ئاوا هێنیەکەی ئێنجا ئەگە چەقۆکە تۆزە نوکتیش بێ گیری ئەیە لە ناو گوێزەکە لە توێ کڵاکە ئاوایەتە دەرەوە هەرکی زۆرە دکتۆرۆکو باسە کرد هەرکی زۆر زۆرە شەقۆکەمان چەقۆنیە برا دەست خۆش دکتۆر چیان دەستە خۆش بێت دەکەین دکتۆر وەڵام ئیتر لەگەڵ بەشە بەسەراتەکە بیر نەچێ ویستە باسی بەسەر ئەوە چوم کچەکەمە بردووە بەغا بۆ لای دکتۆر باڵێ سکرتێرەکەوتیەوە بدەست بۆ ڕەش بوو ێساگە بڵێم خەریکی گوێزمەڵێکی وەزم بۆ بێنە وتم ئیشی سپرتۆکە خۆی ئەم توێکڵە ئەلبەت ئەم توێکڵە سەوزەشی تێکەڵ بە خەناکەن خاتوونەکان بۆ زۆر باشە ڕەنگی پێەیە بەڵام وەک لایەنی تر سوودی لێ وەرەگیرێت وەک لایەنی پزیشکی ئەوانە بەڵێ هەندێک مەوادی تایە ئەتوانرێت بەکار بێت و حتا وەکو مەوادی تایە دژی میکرۆب و نەخۆشیەکان بەکارێت بۆ پرشاندن بەسەر میوە و سەوزە و ئەمانە بۆ کەمکردنەوەی نەخۆشی مەوادی تایەکەوە ئیسیفادە لێ ئەکرێ بڵێ دەستیان فەرمۆتایی دانیشیتەوە دکتۆر با باسێکی ئەوەش بکەین ئەم کەشوهەوا و گۆڕانی کەشوهەوایە زیانی بە گوێز گەیاندۆیان نا طبعا گوێز حەزی لە دەرەجە یاوەکو پلەی گەرمای زۆر بەرز نییە جاران لە هەورامان خۆمان تەماشامان کرد گوێز ئەمایەوە هەتاوەکو نهایەتی مانگی دەست هەر بە سپی و ڕەنگێکی زەرد و جوانی هەبوو ئێستا وای لێ هاتووە لە مانگی نۆ فریای نەکەوی ڕەنگەکەی ڕەژە بێت هی کاکڵەکەی لەبەرەوە بە سەوزی لێ ئەکەنەوە باشتر وایە بە سەوزی لێ بکرێتەوە دابنرێت تۆزێک چەند ڕۆژێک سیزە بێت و توێکڵەکەی بە چەقۆ بە ئاسانی ئەتوانرێت جیا بکرێتەوە دکتۆر خۆی زۆر کەس حەز ئەکابەوەی کە گوێزی کوردی بەکار بهێنێ لە بازاڕەکانی کوردستان ئەزانین کە چەند وڵاتێکی دیکەش گوێزیان ساخ ئەبێتەوە بەڵام ئایا وا هەیە ئێستا ئێمە ئەبینین لە تاما بێت لە تەنانەت نرخا بێت جیاوازیەکەی بەڵام ئایا وا هەیە سوودەکەشی جیاواز بێت گوێزی کوردی لەگەڵ گوێزی وڵاتانی ترە خۆی تام و چێژی گوێزی لای خۆمان ئەتوانم بڵێن ئەو گوێزەی کە لای خۆمان گوێزێکی ئۆرگانیە لەبەرەوە کەم باخەوانمان هەبێت مەوادی قڕکەر و ئەو مادانە بەکار بێنێت جی نەخۆشیەکان و لەبەرەوە وەکو بڵێ
گوێزێکی ئۆرگانی تایبەتە بەڵام ئەمەی کە لە دەرەوەیەت لەوانەیە مەواد بەکاربێنن بۆ قەڵاچۆکردنی نەخۆشی هەروەها بەکارهێنانی هەندێ مەواد بۆ ئەوەی کەوا کاتێک کە ئەو مەکینانە بەکارهێنن بۆ ڕاوەشاندنی دارەکە مادەی ئیسیفۆن و ئیثینین کە بەکار ئەهێنن بۆ ئەوەی کەوا هەمووی پێکەوە بێتە خوارەوە بە ئاسانی جیا ببێتەوە بەری دارەکە لە دارەکە اینجا ئەو پرۆسەی ئامادەکردنی گوێزەکە شتنەوەی بەناو ئاو و قۆناغەکانی هەمووی بە تەکنۆلۆژیا ئەکەن دیارە ئەمە تەسیر ئەکاتە سەر تاموچێژی تا ڕادەیەک گوێزەکە ینی ئەوەی کە لە لای خۆمان هەمووی بەدەست بەڵام ئەوەی لای خۆمان هەمووی بەدەست دەکرێت لەبەرەوە جزئێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە ئەو پرۆسانێتیا ئەنجام نادرێت لەبەرەوە گوێزی لای خۆمان ئەگەر بە شێوەیەکی زانستیانە کۆ بکرێتەوە وشک بکرێت ڕێژێ ڕتوبەتەکەی کەم بێتەوە بۆ لە ساعت 6 لە ساعت 7 و دابنرێت تاموچێژی تایبەتی خۆی باش دکتۆر ئەوە زانیمان بە فەریکی ناوەکەی خۆشەوە ڕوا دەرێکی تۆی خۆی باشە میکانیزمی خواردنی گوێز چۆنە ینی ئەگەر بە کاکڵی وشک بوو بێتەوە هەیە هەنگوینی بەسەراکە هەیە بەنانەوە ئایخوا لەگەڵ چایە یعنی هەیە تێکەڵی کێکی ئەکا ها بە پەنیرەوە ئایخوا باشتر وایە چۆن بخورێ گوێز خۆی خۆشبەختانە گوێز بە هەموو شێوەی دەخورێ تەماشاکەی لەناو بڵین شیری منیەکانە لەناو پاقلاو و لەناو حەلواکانە بگرە لەوەی کەوا هەرچی شیرینی هەیە گوێزی تیا بەکارێت لە ماڵەکانیشا تەماشاکەی زۆر جار بە شێوەی جیاواز بەکارێت بەڵام بەکارێنانەکەی وەکو باسم کرد تۆ ئەتوانی لەگەڵ بەیانیانە لەگەڵ ژەمی بەیانیانە گوێز بخۆی ئیتر ئایا لەگەڵ بڵین پەنیرا بێ لەگەڵ هەنگوی نابێت لەگەڵ خواردنەکانی خۆی بەهاکەی لەدەست نایە ئەمە هەروەها باشتر وایە بەیانیان زیاتر بەکار بێت بخوای دکتۆر دوێنێ شتێکی کەشم بیست لە ڕۆژهەڵاتی کوردستان دانولە ساوەرکە ئەکرێ بە دانولە ئەڵێ ئەم گوێزە سەوزە ئەخەنە قاپەوە لەگەڵ دانولات تێکەڵێکن و خەی پیاکەن و ئەیخۆن تامێکی جیاواز ێوەدارمەوەش تاقیکەینەوە بزانین چیە منەوە تازە بیستم وتیان لای ئێمە ئەواکرێ لە هەندێک شوێن لە ئێران وەکو بڵێ چێشتی تایبەتی لێ دروست ئەکرێت لە فەریکە گوێزەکە وەکو شلە وەکو شۆربای تایبەتی لێ دروست دەکرێت ئەیخەنە ناو ئەوە ئەخورێ ینی بەگەلێ شێوە ئەخورێ ئێستا خەنە قەیسیەوە بڵێ بڵێ ڕەباشە کە بڵێ ڕۆنی لێ دەرێت ینی خواردنێک کاتوانی بڵێ زۆر گرنگە یعنی بۆ لەشی مرۆڤ وایە خۆی دکتۆر من بیستوشمە تەنانەت تۆ پەنیر ئەگەرێتەوە کەلسیۆمەکەی جەست بکەیت و بە جستە سوودی لێ ببینێ لەگەڵ گوێزە باشترە بەکاری بهێنی بڵێ طبعا گوێز یەک شتی تری هەیە مادەی پۆتاسیۆمی زۆرە پۆتاسیۆم لە گوێزا زۆر لەبەرەوە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا وەکو چۆن لە مۆزا هەیە بۆ تەنزیمکردنی دڵ گرنگە بڵێ باش دکتۆر بابینە سەر کاکڵەکەشی کاکڵی گوێز خۆی یەکەم شت بە چیە تۆ بزانێت چون ئیتر لە کاکڵە زۆر زەحمەتە تۆ تەشخیص بێ ئەمە هی کوردیە هی وڵاتی ترا هەنێک جار بەداخۆ تۆزێکیش لەویایە لەوانەیە فێڵێک ئەکرێت بەڵام ئایەوە هەیە تۆ بزانێت ئەمە کاکڵی گوێزە من کەسی وان بینیوە بۆ نمونە گوێزەکەی شکانەوە دەستی چاور کردو توێتی ئەمە گوێزی کوردیە چون گوێزی کوردی چاورە بەڕاستی نیشانەیەکی تۆ بزانی ئەم گوێزە کوردیە خۆی بەنسبەت کاکڵەوە کە تەماشایەکەی ڕەنگێکی سپی و مەیلە و زەردی هەبێت ڕەنگێکی جوانی هەبێت ئاساری نەخۆشی و مێرووی پێوە نەبێت و تامی بکەیت چونکە ئەوەی کەوا ئەمێنێتەوە وەکو بڵێ بۆن ساردێکی لێت چۆن پەنیر جاری وایە خراپە بێ لە ناو سەلاجا بۆنێکی هەیە چی پێڵێن بۆن ساردی پێڵێن ئەم بۆنەی نەبێت یا بۆنبای پێڵێن بۆنبا ئەو بۆنەی نەبێت معنای وایە باشە بەڵام لە بیرمان نەچێ کاکڵەی گوێز ئەگەر بێت و لە شوێنێکی ساردا هەڵ نەگیرێت بۆ ماوەیەک خراپە بێت لەبەرەوە ئاگامان لێبێت کە ئەیکرین
لە سەرچاوەیەکی باوە پێکراوە بیکڕین و تەماشای بکەین بە تایبەتی تامەکەی دەریەخات کە ئایا تازەیە یا کۆنە تەمەنی هەیە دکتۆر چی گوێز تەمەنی هەیە کە لێ ئەەکەیت هەیە لە ماڵەوە لە جوێنیەکە ئەتوانی بۆ ساڵێک 2 ساڵ لە شوێنێکا بێ زۆر گەرم نەبێت بمێنێتەوە بۆ خواردن بەڵام بۆ ناشتن لە ساڵێ زیاتر بمێنێتەوە بە کەڵک نایەت خراپ ئەبێت ممنون بۆ زانیاریەکان دکتۆر فەخرەدین سپاس بۆ تۆش سپاس بۆی کامڕۆ لەگەڵ خۆتا گوێزی هەورامان پێماکەوانە لەگەڵ خۆتا هێناتێرە زۆر بەخێر بێ دکتۆر جان دەستەکان نەخۆش بە سپاس بە زانیاریەکان